تۆمان چۆنی؟ وازدەوەی بینە هینایتت چی تەوێ؟ بینە دارە شکەم دێ ئاو هەموو بۆ خۆ باشتری؟ باشە منیش باشی تۆمەوێ بڕۆین چیوە بڕۆین بچینە شوێنێکی زۆر خۆش شوێنی وەکو چیان دەر ئەچینە شوقەکەی باوکم شقا جەوێکی خۆشە با بڕۆین لەگەڵ من زەرەر ناکەیت با بڕۆین با بڕۆین نۆشیکە بە خۆشی ئەو کچە دیارە دەبی جارەچکە بیبینینەوە لەو جوانترە بینینەوە پەلە مەکە بەجددی یعنی ژیان هیچ مانایەکی نییە هیچ گرنگەوەی تۆ جەوت خۆش بێ کوڕە لەوەی خۆشتر عافێتت بێ توێەوە هیچ نییە برادەرێک زوابیدەوە یەک دەقە ئەیدەوەرێرە چاپدەوەرە ئێستا دێم یەک دەخ بەڵێ باوکە کوڕم چت کرد باوکەی جان یەک دەقە پەلە مەکە وردە وردە با تۆزێ سەرخۆش بێ کوڕم دەست بە پلانەکەی بکە بەسەر چاو باوکە بێخەم بە خوا حافیز خوات لەگەڵ باوکە ئەوە چێ بۆ قسە لەگەڵ دەکەت برادەرێک بوو هیچ نییە حەزیە کرد بێتە ئێرەویش دە پێی بڵێ بابێ نا قەینا تۆ وازدەوە بێنە باش تێکت پێ بڵێ دێتەوە بەس سەبرتەبی چتەوە ئەوە سەعات دوو هێشتا نەهاتیتەوە ئێستا وەختە کچی ئەتو مێش کوتکم کوردم وەڵڵی بەو خوای هیچیش نەبی ئەتو شتەکەی گچکەی ئەوەندە گەورەکەی ئێستا سەبرتەبی بەخۆی هەموو تو بزانی بەگەر دیارتدا ئەوە مەسیرەکەیە باشە کوڕی خۆمە بخۆم لی بەرپرسم بەڵێ بەرپرسی لە مزگەوتێ لە نوێشکردنێ هیناتە مەشڕب خواردنێ ئەتو هیچ عەقڵ لەسەری نەبی بۆ خۆم دەهینمەوە سەڕێی ڕاست ئەوە ئیشی منە تێدەگەی تەداخل مەکەوەندا کوڕە تو چ جێت لێیە چ جێت لە منداڵانە ڕۆژ هەتا وەرە شەوان بەسەر خۆشی لێ من دێتەوە ئەو جەلەوەی ئەترسم تووشی هەبوو دەرمان و شتیوا بیتر نا تو شیشتیوا نابی ئەوەندە ژمەرێ هەستە لەبەر ئەتو چ جێت لێیە زێ تۆ قسەی باش نازانی خراپ لۆ دەکەی ئەتو وا دەینە بەردەوی دەستە بڕ دەرێ هەستە بڕ دەرێ ئێستا بڕ لە پێش چاون با دەبڕ دەرێ دەی هەموو مشکلەکانی خۆت بێ خەسەرە من